خۆشەویستەکەم بیری لەمە کردوێتەوە قەت لە یونس زیاتر تووشی خەم و خەفەتە بیت. یونسێک بێپارە، بێ مۆبایل، بێ ڕووناکی، بێ خواردن، بێ کەسوکار، بێ هاودەنگ، لە ناو سکی حوتێکە، هەچی ترسی دنیا بڕووی تێکرد بوو، جارێکی تر ئومێدی بە ژیان نەبوو، بەڵام بێ ئومێد نەبوو. تۆیەکیش بۆ بەسیترین شت بڵێکی غاز لە ماڵەکەتانە نامێنێ و ئەزمەیە خەریکە دەستێکین بە گریان جام بڵێ غازی سەری شۆ پێیاکەم. ئەم پیاوە هەموو دنیا هەرچی خەفەتەکانی دنیا بوو لەسەری کۆبووە، بەڵام ئومێدیش نەبڕا، بەڵام بێتاقەتیش نەبوو، بەڵام هەمووی سپارد بەخوا. خوای گەورە فەرمێ فاستجبنا له ونجيناه من الشي من الغم. لغم ڕزگارمان کرد، نەمان هێشت خەفەت بخوا عەبدەکەمان. اینجا هێنامانە دەرەوە دارێکی کوولەکە بازاڕیمان بۆ ڕوان و ئینجا وەئەرسەلناه إلى 100,000 أو يزيدون. هەموو قەومەکەشیمان بە موسڵمانی تەسلیم کردەوە. ئەڵڵا لەو خۆشیە بچی بەسەر دار و پەردووی ڕما و وێران کراوە، یانەوەی کە بچیتەوە کە سێرێکی هەموو قەومەکەش موسڵمان بوو بێ. ئەمە دەستچیەکەوێ لەبەرەو تاقیکردنەوەیەک بەسەر یونسا هاو بەس بەدەم خۆشە کە ئێمە وەذەنونی إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في ظلمات چی باوجه دەمی حوت ئەلێ کە دەمەکاتەوە 300 تا 400 پیاو لەو دەمیا جێ بێتەوە. بەس ڕیخۆڵی 150 مەترە، بەس ڕیخۆڵەکەی. بەو خوایە 300 کەسمان بچینە ناو دەمی ئەو حوتەوە، هەرچی وەسائیلمان پێبێ لە غەواسە و لە لایت و لە دار و بەرد و خۆراک، وەڵڵاهی زنوقمانەچێت، وەڵڵاهی کەسمان بەستاغی نایەتە دەرەوە، بەس لە دەمی شیابین هەر ئاوا دەم کاتەوە 300 کەسمانی تێبچێ لە ڕۆژی شانەک لە شەوە، لە کەنار دەریاشا نەک لە قوڵاییە. خۆشمان حازر کرد بێ نەک ئابە و شێوێ فڕێوێنە ناو بەحرەوە. لەبەرە باوکی جان تۆ چی لە قەوماوە ئاوا چوویتە دەژێر باری خەم و خەفەت و ناڕەحەتی و خۆکوشتن و وەڵڵاهی گەنجێڵە کاوتێ بۆ خوا زانی بۆچی پێم خۆشەکە ئەمڕۆ ڕۆی ئەڵێم بۆچی کوڕم بۆچی پێ خۆشە، ئەڵێ بەس دەبەرێکی یەک ڕۆژی تر لە مردن نزیکە بمەوە. ئەڵێم باوجە ئومەتە چاوەڕێی تۆیە داوای کەیت بۆ خوا بانگی کەیت، هەر شەرمە تۆ بەتەمای مردن بی خۆت ئاوا بێتاقەت کرد بێ هیچ وجە و جوڵە و هیچ شتێکتیانە بێ. لەبەرە دوعاکەی پێغەمبەری خوا بخوێن اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك. خوای گەورە من عەبدی تۆم، بەدار مای بە بەرد مای هەرچێکم لێەکەی. ناصیەتی بيدك، ناوچەوانم بەدەست تۆیە. ماض في حكمك، هەرچی تۆ بەسەری هێناوم ڕازیم پێی، حکمی خۆتە قەدەری خۆتە، من دەسەڵاتێکم نییە. عدل في قضاؤك، تۆ دادپەروەری لەسەر من هەرچیەکە بۆ بڕیاراوم. أسألك بكل اسم هو لك، سيدم دعاء قوريك بهرچی ناو جوانەکانتە داوان لێ ئەەکەم. سميت بها نفسك أو علمته في كتاب أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك. لقرآن لكتاب كان داو بزانوا ياخذ في يك العبد كان كدوا ياخذ نهينيه وكس أمنا وجوانا نازل بهمي داوات ديكم. أن تجعل القرآن الكريم ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. في خمري خاص الله عليه وسلم إلا خوای گەورە خەفەتەکەی بۆ گۆڕێ بەخۆشی. تاقیمان کردوێتەوە بەڵێ دەبا تاقیکەینەوە. خوای گەورە قورئان بکە بە چی؟ بکە بە بەهاری دڵەکانمان.